هێرشکردنە سەر تیمی کورساد نیوز لەلایەن هێزەکانی یاساییشەوە لە ئاکرێ و لێدان و پەلاماردان و دەستگیرکردنی دلبرین غازی پەیامنێری کورساد نیوز لەو شارە کاردانەوەی جیاوازی ڕۆژنامە نووسانی لێکەوتەوە و سەنتەری میترۆژ لەسەرە و ڕووداوە هاتە دەنگ و بەڕێوەبەری ئەو سەنتەرە ڕای دەگەێنێت ئیدانەی دەستگیرکردن و لێدانی پەیامنێری کورساد نیوز دەکەین و دژی هەموو جۆرە توندوتی ژیەک دەوەستینەوە کە دەکرێتە سەر ڕۆژنامە نووسان و دەستگاکانی ڕاگەیاندن. هەموو پێشلکاریەک بەرامبەر بە هەر ڕۆژنامە نووسێت لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت. ئێمە لە راپۆرتی خۆمانە ئاماژەی پێ دەکەین و ڕێکخراو نێودەوڵەتەکانی لێ ئاگادار دەکەینەوە ئەو راپۆرتی ئێمە وەزارەتی دەرەوەی ئەمریکا پشتی پێ دەبەستێت و ساڵانە لە بەشی ئازادی ڕادەبڕین لە عێراقدا بڵاو دەکرێتەوە. بەداخەوانێ تازەترین نمونیان ئەو بوو کە ئەمڕۆ پەیامنێرێکی کەناڵەکەی ئێوە لە شاری ئاکرێ پەلامار دەدرێت و بریندار دەکرێت و دواتر ئەو هێزێکی ئەمنی کە ئێمە وەک سنتەری میترۆ پەیوەندیمان کرد بە لایەنەکانەوە تاکو ئێستا نەمانزانی ئایا چ هێزێکە ئەو ڕۆژنامە نووسایی فڕانوە. بەداخەوانێ پەلاماردان و هێرشکردنە سەر ڕۆژنامە نووسان و ڕێگریکردن لە ڕۆژنامە نووسان بەردەوامی هەیە. ئێمە بەداخەوە پشت بۆ پەندە بەستین کاڵین ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار بەردەوام ڕۆژنامە نووسان لە باجی قورس دەدەن. ڕۆژنامە نووسان ئەرکی ڕۆژنامە نووسان ئەرکێکی قورسە لە هەرێمی کوردستان. داوا لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی ئاکرێ و ئاسایشی گشتی هەرێمی کوردستان دەکەین کە ڕوونکردنەوە بدات و داوای لێبوردون لە تەواوی ئەو ڕۆژنامە نووسان و کەناڵە ڕاگەاندان بکات کە پێشلکاریان بەرامبەر کراوە. ڕۆژنامە نووسێکی ژوێ ڕای ئیدانەکردنی هێرشکردنە سەر تیمی کورساد نیوز ڕایدەگەیەنێت هێرشکردنە سەر ڕۆژنامە نووسان لە کاتی ڕووماڵکردنی ڕووداوەکاندا بەتایبەت لە سنوورێکی دیاریکرا و دیاردەیەکی نابەجێ و پێچەوانەی یاسایە. بە هەموو شێوەی ئیدانەی هەموو جۆرە کارێکی نابەجێ لە بەرامبەر ڕۆژنامە نووسانە ئاکەم بەرامبەر هەچ کەناڵێک و هەچ شوێنێ بکرێ. بە تایبەتی مەسەن هەندێک کەناڵ هەیە کەناڵی مولتەزیمن کەناڵێکن کە ئاگاداری دوورایەکانن چ لە ڕووی سیاسی و چ لە ڕووی یاساکانی ڕۆژنامە نووسیەوە کە کاری ڕۆژنامە نووسیە. لەبەرەوە پەلاماردانی ئەو جۆرە کەناڵانە کارێکی زۆر قێزەوەنەوە قابلی ئەوەیە کە نەک هەر ئیدانە بکرێ بەڵکو هەموو ڕۆژنامە نووسان داوایە بکەن لێ پێچینەوە لەسەر ئەو کارانە بکرێ. من بینیم وێنەکانیشم بینی لە سایتەکان کە بڵاو بۆ بەڕاستی یعنیەوە ئەو پەڕی وەحشی گەریە بەرامبەر هەچ کەناڵێ بکرێ. بەڵام بزات مەسەن کەناڵی کورسات کەناڵێکی مەوزونە لە زۆر بابەتە پیشەیانە ئیژەکە. دەیان جار ئەم حاڵەتە دووبارە بۆتەوە لە ئاکرێتەنان لە کاتی شەڕی گرتنەوەی شنگالە لەمانەیە بەرامبەر کورسات و بەرامبەر کۆمەڵە کەناڵ کراوە کە ئەمانە بەڕاستی مایی هەڵوەستە لەسەرکردنە مایەوەی تر قوبوڵ ناکرێ. ڕۆژی 27 ئازار لە کاتی ڕووماڵی خۆپیشاندانی مامۆسایان و فەرمانبەرانی قەزای ئاکرێدا لەلایەن هێزەکانی یاساییشەوە هێرشکرایە سەر تیمی کورساد نیوز و پەیامنێری کورساد نیوز دەستگیر کرا و وەک لە دیمەنەکانیشدا دیارە وێڕای بەتوندی ئازاردانی بریندار کراوە. سەرباری نیگەرانی و ناڕەزایەکانی سنتەری میترۆ ڕۆژنامە نووسانیش دەستگای میدیایی کورسات لەسەر ئەو ڕووداوە بێدەنگ نابێت و وێڕای ئیدانەکردنی ڕێکاری یاسایش دژی ئەنجامدەرانی پەلاماردانی تیمی کورساد نیوز دەگرێتە بەر. دلێر کەمال، کورساد نیوز، سلێمانی.